هەڵمەتی 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژیژنان دەست پێ دەکات لە هەموو جیهاندا و لەوانەیە لە هەر سوچێکی ئەم جیهانەدا بگری یاخود ڕۆژانە لە میدیاکانەوە بێت لە سوشیال میدیا بێت لە ڕاگەیاندنەکاندا بێ ببینین کە ئافرەتێک بەهۆی توندوتیژیەوە کۆتایی بە ژیانی هاتووە. هەندێک جار ئەگەر توندوتیژیەکە تەنها توندوتیژی جەستەییش نەبێت، هەندێک جار ئافرەتان بە توندوتیژی دەرونیەوە سزا ئەدرێن. هەر بۆیە ئەم 16 ڕۆژە دانراوە بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژیژنان و چالاکوانان و ڕێکخراوەکان لەم 2 هەفتەدا چالاکیان دەبێت و هەرچەندە 2 هەفتە بەس نییە بۆ ئەوەی کە ئێمە بڵێن بەرەنگاربوونەوەی توندوتیژە دژیژنان ئەبێت هەموو ڕۆژێک مافیش نامێت و هەموو ڕۆژێک ئەم ئەرکە جێبەجێ بکرێت. ئەمە ئەمڕۆ ئەمانەوەی زانیاری زیاتر لەسەر ئەم تەوەرە وەربگرین با میوانداری زۆر بەڕێز دکتۆرە ژیا عەباس قادر، دکتۆرە لە بواری ژنان و گەشە پێدانی مرۆیی کە ئێستا لە ستۆدیۆی ڕۆژێکی نوێ ئامادەیە. فەرموو دکتۆرە ژیا. سڵاوتان لێبێ بەخێر بێ سەرچاو. زۆر سپاس. فەرموو. بەخێر بێت دکتۆرە. بەخێر بێت. زۆر سپاس. دووبارە بەخێر بێت. سپاستان. با سەرتا لەوە دەست بکەین بزانین بەس لە دانانی 2 هەفتە بۆ هەڵمەتی 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژیژنان چییە؟ مەبەست چییە؟ طبعاً ئەگەر بگەڕێنەوە سەر مێژووی دەستنیشانکردنی ئەم ڕۆژە گەڕێتەوە بۆ 25 نۆڤەمبەری ساڵی 1960 ئەو کاتێک کە 3 خوشکی بەتوانا هەبوون کە ناسرابوون بە خوشکانی میراباڵ لە دۆمینیکان لەلایەن حکوومەتی ئەو کاتی دۆمینیکانەوە ئەکوژرێن بە شێوازێکی زۆر وەحشی گەرانە. بۆیە بڕیارە ئیرەیە ئەم ڕۆژە وەکو هەڵمەتێکی بڵین 16 ڕۆژ دابنرێ وەکو هەڵمەتێکی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان بە هەموو شێوازەکانی کە ئەمەش بۆ یەکەم جار لەلایەن نەتەوەی گرتوەکانەوە لە ساڵ 1999 بە ڕسمی اعترافی پێکرا و 25 نۆڤەمبەر هەتا 10 دیسەمبەر دانراوەکو هەڵمەتێک بۆ بڵاوکردنەوەی هوشیاری سەبارەت بە توندوتیژی دژ بە ژنان و چۆنێتی ڕێگریکردن لە توندوتیژی دژ بە ژنان و ئەم 16 ڕۆژە بوو بە هەڵمەتێکی جیهانی کە ساڵانە لەسەر ئاستی هەموو وڵاتەکانی دنیا ئەم هەڵمەتە بەڕێواچێەوە چەندین جۆر چالاکی جیاوازی تیا ئەنجامەدرێ و کۆتایی هەڵمەتەکەش 10 دیسەمبەرە کە ڕۆژی جیهانی مافی مرۆڤە و ئەم هەڵمەتەش بۆ ئەوە دانراوە کە پیشانی هەموو عالەم بیرێ کە توندوتیژی دژ بە ژنان جۆرەکە لە پێشێلکردنی مافەکانی مرۆڤ و بۆ ئەوەیە کە ڕێژەی توندوتیژیەکان بەرامبەر بە ژنان کەم کرێتەوە لە سەراستی جیهان. دکتۆرە کە ئەڵین توندوتیژی دژ بە ژنان لە تەواوی دنیاە چی ئەچێتە چوارچیەوەی توندوتیژی دژ بە ژنانەوە؟ طبعاً خۆی گەر پێناسەی توندوتیژی بکەین بە عام، توندوتیژی هەموو کەسێک هێز و توانایەکی هەیە. هەر کاتێک ئەم هێز و توانایە بەکارهێنرا بە شێوازێکی ناشەرعی بۆ ناچارکردنی بەرامبەر بۆی کە ملکەج بێ بۆ ئەو ئارەزوانەی کە تۆ هەتەوە ئەبێت بە بابەتی توندوتیژی. و توندوتیژی چەندین جۆر و شێوازی جیاوازی هەیە. ئەکرێت توندوتیژی زارەکی بێ واتە قسەکردنێکی نەشیاو، جنێوێک یان ناوناتۆرەیەک یان قسە دروستکردنێک یان هەر شتێک کە بە زمان یعنی بەزارەکی بەرامبەر بە کەسێک کرێ ئەما بێ بە بابەتی توندوتیژی. ئەکرێت توندوتیژی دەرونی بێ، مەسەلەن تۆ هیچ زمان بەکار نایەنی بەڵام بە مجرد ئاماژەیەک وا لە بەرامبەرەکەتەکەی هەست بە بێزاری و هەست بە دڵتەنی بکە، ئیهمالکردنە، مۆڕەکردنە ئەبێ بە هەڕەشە، یان مەسەلەن هەندێک جوڵەی نەشیاوە، یان مەسەلەن توندوتیژی جەستەییمان هەیە، جەستەیەکە ئاچێتە بابەتی لێدان و ئازاردانی جەستەییەوە و توندوتیژی مەسەلەن سێکسیمان هەیە وەکو دەستدرێژی، وەکو گێچەڵپێکردن، وەکو لاقەکردن و چەندین جۆرە توندوتیژەکان. ئەکرێت توندوتیژی کۆمەڵایەتی و کللتوری بێ، ئەوەی کە کللتور بەرامبەر بە ڕێگەزیمەیەکە، ئەکرێت توندوتیژێکی سیاسی بێ، ئەکرێت توندوتیژێکی ئابووری بێ، ئەکرێت توندوتیژێکی تەندروستی بێ، واتە چەندین جۆر و شێوازی جیاوازی هەیە. طبعاً بە گوێری بوارەکانیشی جیاوازە. توندوتیژی تایبەت هەیە ئەوەی کە لە چوارچێوەی خێزانە لەلایەن ئەندامەکانی خێزان و بەرامبەر بە ئەندامەکانی ترەکرێ و توندوتیژێکی تریشەیە گشتیە ئەوەی کە لەسەر ئاستی کۆمەلگا
بەرامبەر بۆ نمونە بەرامبەر بە ڕەگەزی مێ ئەکرێەوە توندوتیژیش تایبەت نییە بە ڕەگەزێکی دیاریکراو ئەکرێ بەرامبەر بە ڕەگەزی مێ بکرێ ئەکرێ بەرامبەر بە ڕەگەزی نێر بکرێ و تایبەتیش نییە بە تەمەنێکی دیاریکراو یعنی مناڵ هەرزەکار گەنج بە ساڵاچوو ئەکرێت توندوتیژی بەرامبەر بکرێ واتە هەم قوربانی هەم بکەری تاوانەکەش یان بکەری ڕەفتارەکەش ئەکرێ لە هەر ڕەگەزێک یان لە هەر تەمەنێک یان لە هەر ئاستێک یان لە هەر شوێن و پێگەیەک یان لە هەر ئاینێک هەر نەتەوەیەک هەر نەژادێک بێ واتە شتێکە پەیوەندی بە خودی مرۆڤەکانەوە هەیە و ئەمە ژوای کردووە کە هەموو کەسێک لە هەر لەحزەیەکا بێ معارەزە بۆی کە توندوتیژی بەرامبەر کرێ بەڵام عادەتەن ئەو کللتورانەی کە تیا کللتورێکی نێر سالارە واتە ڕەگەزی نێر باڵادەستە زیاتر قوربانەکان لە ڕەگەزی جۆرێکی دیاریکراو هەیە دکتۆرە بڵێ ئەم جۆریان باڵادەستە لە جۆرە توندوتیژیەکان و زۆرترین حاڵەت لەم جۆرەیانە تۆمارەکەت خۆی ئەم جیاکردنەوەیە تەنها بۆ تێگەیشتنە ئەگینا هیچ توندوتیژیەک لەوانی تر جیا ناکرێتەوە بۆ نمونە تۆ کاتێک کە لە کەسێک کە لە کەسێک ئەیە ئەمە توندوتیژی جەستەیە بەڵام پێش ئەوە کۆمەڵێک گوشەی نەشیا و قسەی نەشیاوی بەرامبەر کردووە کە توندوتیژی زارەکیەکەی لەگەڵ بەکارێنەوە و ئەمە کاریگەری لەسەر لایانی دەرونیەکەی بێ کە ئەمە هەر خۆی لە خۆیان توندوتیژی دەرونی ینی ئەکرێ هەر ڕەفتارێک هەر کردارێک کە بەرامبەر کەسێکرا چەند جۆرێکی توندوتیژیەکانی تیا تێکەڵ ببێ واتە باسکردنی ئەوەی کە تەسنیفەکرێت تەنها بۆ ئەوەیە ڕوون بکرێتەوە کە چیە ئەگینا لە یەک کردارە ئەکرێتەوە چەند جۆرێکی توندوتیژی بەرامبەر بە ئەو کەسە بەکاربێنی بەڵام وەکو ئەوەی کە کامیان لە کامیان زیاترە من ئەگەر بە بۆچوونی من بێ ئێستا دوو جۆریکە توندوتیژیمانێت توندوتیژیەکمانەیە کە لە ئەرزی واقعاکرێ ئەو کاتێک کە کەسەکان ڕاستەوخۆ و ڕوبەڕوو مامەڵە لەگەڵ یەکتریەکەن بەڵام توندوتیژیەکی ترمان هەیە کاکرێ بڵێم ڕێژەیەکی زۆر زۆر بەرزتری هەیە لەو توندوتیژەی کە لە واقعاکرێ ئەو ژۆ توندوتیژیانەیە کە لە ناو سۆشیال میدیا و لە ناو تەکنەلۆژیای نوێە ئەکرێ چونکە لەو عالەمەیە با بڵین لەو جیهانەیە ڕێژەی توندوتیژیەکان بۆ زیاترە لەبەرەوەی ئەکرێت تاوانبارەکە بە شاراوەی بمێنێتەوە یعنی ئەکرێ نەزانرێت کێکیە تاوانبارەکە جاری وا هەیە تاوانبارەکە کۆمەلگایە کاتێک کە وێنەی کەسێکدا ئەندرێت و هجوومێکی زۆر ئەکرێتە سەر ئەو کەسە یعنی تاوانبارەکە شەر نییە تۆ پەیوەندیان کارلێکی ڕاستە و خۆ هەبێ لەگەڵی شەر نییە هەربیشی ناسی بەڵام ئەکرێت توندوتیژی بەرامبەر بکە لەبەرەوە من تەسەورەکەم ئەو توندوتیژەی کە لە ناو ئەو جیهانە ئەکرێ ڕێژەکەی زۆر زیاتر بێ لەو توندوتیژەی کە لە ناو واقع ئاکرێ لەبەرەوەی کردنی ئاسانترە زۆر باشە ڕەنگە دوو بۆ چوونی زۆربەی کەسەکان وا بێت بڵێن لە وڵاتە دواکەوتەکانە توندوتیژی بەرامبەر بە ئافرەتان زیاترە بەڵامە پێی توێژینەوەکان لە وڵاتە پێشکەوتوەکانیشدا لە هەر سوچێکدا بێگری ئەبینی کە ئافرەتێکە و توندوتیژی بەرامبەر کراوە لەبەروی کە ئێستا تەکنەلۆژیا ئەتوانێت زووتر هەواڵەکان بگەێنە لە ڕێی میدیاکان و تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بەڵام ئەکرێت دایمە هۆکار بێت بۆ ئەوەی کە ئێمە کێشەکان پیشان بین بۆچی ئەمە نەگۆڕین بۆ ئەوەی ببینە هۆکارێک بۆ چارەسەری ئەم کێشانە نەک تەنها پیشاندانی کێشەکان بێت و دوایی داخران بێت زەی خۆی شتێک نییە بڵێ وڵاتە پێشکەوتەکان یا وڵاتە دواکەوتەکان توندوتیژی دیاردەیەکە لە هەر سەردەمێکا بێ و لە هەر کۆمەلگایەکا بێ ئەکرێ هەبێ ینی پەیوەندی بۆ نییە ئەم وڵاتە پێشکەوتۆ ڕێژەی توندوتیژی تیا کەمترە ئەم وڵاتە دواکەوتۆ ڕێژەی و توندوتیژی تیا زیاترە واتە توندوتیژی پەیوەندی بە ئاستی پێشکەوتن و دواکەوتنی کۆمەلگاکانەوە نییە ئەوەنەی کە پەیوەندی بە ئاستی ئەو کەسەوە هەیە کە ڕێگا بە خۆیان ئەو هێز و دەسەڵاتی کە بەهەیەتی بە شێوازێکی ناڕەوا بەکاری بێنێ بەڵام ئێستا ئەوەی کە لەسەر ئاستی جیهانی ئەگوزارێ ئەوەیە کە زیاتر ئێمە ئیژ لەسەر پیشاندانی وێنەی ئەو کەساناکەین کە قوربانی دەستی توندوتیژەکان کە ئەمە خۆی لە خۆیان جارێکی ترە بێتەوە بە بەرهەمهێنانەوەی توندوتیژی وەنمونە کاتێککە تۆ بە بەردەوامی لە ڕێگەی سۆشیال میدیا و پیشانەیە هەموو ڕۆژانە ئەو ژنێک بەدەستی براکەی کوژراوە ژنێک بەدەستی هاوسەرەکەی کوژرا ڕوێنەی ژنێک پیشانەی کە لێیراوە لەلایەن ئەندامانی خێزانەکەیەوە یان کاتێککە ژنێک پیشانەی کە هەر جۆرێکی توندوتیژی بەرامبەر کراوە ئیتر بە قسەی نەشیا و بەیان بە هەر شتێکی تر بێت تۆ کاتێک کە ئەمانە زۆر دووبارە ئەبێتەوە وردە وردە ئەوەیە تۆ بە بەرچاوی خەڵکەکە کە زیاتر ئەوەی کە قوربان ئەوەی کە توندوتیژی بەرامبەرەکرێ و قوربانی دەستی توندوتیژەکانە ڕەگەزی مەیە کاتە مەجارێک کە ئەو وێنەیە لە مێشکی
کۆمەلگاکە سەپێنێتەوە کە ژن کائینە زەعیفەکەی کە بە بەردەوامی توندوتیژی بەرامبەرەکرێت. ئێستا لەسەر ئاسی جیهانی تەنانەت بڵاوکردنەوەی وێنەی هەر ژنێک کە شوێنی لێدانی پێوە بێ لەسەر جەستەی هەبێ منع کراوە لەبەرەوەی ئەڵێ نابێت تۆ جارێکی کە ئەمە بکەیتەوە بە قوربانی، یعنی وەکو کائینێکی لاواز و بێدەسەڵات و زەعیفە پیشانێکە ئەها چی بەرامبەر کراوە، ئەها ئەکرێت چی بەرامبەر بکرێ و لە هەمان کاتی شاکە تۆ بە بەردەوامی ڕەگەزی نێر وەکو لایەنە پاڵەوانەکە پیشانێکە ئەها چۆن دیفاعی لە شەرەفی خۆی کرد، ئەها چۆن خوشکەکەی خۆی کوشت، ئەها ئەگەی دووبارەکردنەوەی ئەمە ئەی تۆ بەگوێی کۆمەلگاکەیە کە کائینە باڵاکە پیاوە ئەوەیە کە ڕێگە بەخۆیان بە بیانووی پاراستنی شەرەفی خۆی و بنەماڵەکەیەوە دەستی بچێتە خوێنی خوشکەکەی یان کچەکەی یان ژنەکەی، کەواتە ئەو وێنانەی کە لە ناو سۆشیال میدیا و وێنانەی کە لە ناو ڕاگەاندنەکانە پیشانێ جارێکی کە ئەبێتەوە بە بەرهەمهێنانەوەی ئەو وێنە نایەکسانەی کە هەیە بۆ ڕەگەزی نێر و مێر لە کۆمەلگا و هەر ئەمە شەجارێکی کەواکاتەوە دیسانەوە ژنەکان ببنەوە بە قوربانی دەستی توندوتیژەکان کە بەرامبەریانەکرێت. دکتۆرە داتایەک هەیە بەپی کۆتا داتا لە تەواوی دنیاە 1/3 واتە لە 30 ژنان لە تەواوی دنیاە لە ئێستادا ڕوبەڕووی توندوتیژیە بنەوە. ئەم داتای ئەتوانین بڵین بۆ هەرێمی کوردستانیش گونجاوە؟ سێرکە هەندێک داتا هەیە عالەمیە، ساڵانە هەموو وڵاتەکان راپۆرتی خۆیانێن بەنەتەوەی گرتوەکان سەبارە بە ڕێژەی و توندوتیژیانەی کە لە وڵاتەکانیان ناکرێت. بۆی ئەم داتانە گشتگیرە وەجیهانیە و عێراقیش بەشێکە لە وڵاتانە و کوردستانیش باماشەوە بەشێکە لەو ناوچانەی کە لە سەراستی جیهانی داتاکانی لێوەرەگیرێ. بەڵام ئەم داتانە گۆڕانکاری بەسەرە ساڵ بۆ ساڵ گۆڕانکاری بەسەرە و کۆمەلگا بۆ کۆمەلگاش دەگۆڕێ، هەرکە کۆمەلگا بە گوێری بارودۆخ و زروفی سیاسی و کۆمەڵاتی و ئابوووریەکەی خۆی گۆڕانکاری بەسەرە و ساڵەکانیش تەمان بە گوێری ئەو با گۆڕانکاریانەی سەردەم کە ڕۆیە ئەکرێ ئاستی ئەم داتانە بگۆڕە. بەڵام ئەم داتانە شەرت نییە دەقیق بێ، چونکە زۆر جار زۆرێکی ئەو توندوتیژیانەی کە ئەکرێ بەرامبەر بە ژنان تۆمار ناکرێ. بۆ تۆمار ناکرێەوە تا ژنەکە خۆی سکاڵا ناکە یان ئەوە تا پەردەپۆشەکرێ. بە تایبەتی لە هەندێک لە وڵاتەکانە مەسەلەن بە تایبەتی وڵاتە ڕۆژهڵاتیەکان من نامێ بڵم وڵاتە دواکەوتەکان وڵاتە ڕۆژهڵاتەکان زۆر جار زۆربەی توندوتیژیەکان پەردەپۆشەکرێ بە حکمەوەی کاڵێ مادەم لە چوارچەوەی خێزانەوە خێزانش خصوصێتی خۆی هەیە، حکومت بۆی نییە تەدەخلی خصوصێتی خێزانەکە بکە. بۆیە هەنێک لە جۆری توندوتیژیەکان هەر لە ناو خێزانەکە پەردەپۆشەکریان ناوی تری لێندێ، مەسەلەن ژنەکە ئەکوژرێ بەڵام ئەوترێکە خۆی کوشتووە، ینی ئەسووتێنرێ بەڵام ئەوترێکە خۆی سووتانوە. لەبەرەوە داتاکان دەقیق نین، بەڵام بەپێی ئەو داتانەی کە لەبەردەستی منە لە ساڵی 2022 تەمان داتاکان عادەتەن 6 مانگ جارێک یان ساڵی جارێک لەلایەن وەزارەتی داخلی و یان بەڕێوەبەراتی بەرەنگاربوونەوەی توندوتیژیەوە بڵاوەکرێتەوە. مەسەلەن ئەوەی کە بەرچاوی من کەوت ئەوەیە کە لە ساڵی 2022 نزیکەی 21,000 ژن لە عێراقا بەبێ هەرێمی کوردستان توندوتیژی بەرامبەر کراوە. لە هەرێمی کوردستانیشا بە ئەو ناوچانەی کە لە سنووری دەسەڵاتی هەرێمی کوردستانە نزیکەی 16,000 شتێک توندوتیژیان بەرامبەر کراوە. تەنها ئەوەی کە تۆمار کراوە، تەنها بەڵێ بەڵێ تەنها ئەوەی کە تۆمار کراوە ئەوەی کە لەلایەن وەزارەتی داخلیەوە وەزارەتی ناوخۆ بڵاوەکرێتەوە. بەڵام من ئەم جارەژێ لە مۆشەرنی ئەو داتانە دەقیق بێ. بۆ نمونە ئێستا ساڵی کۆرۆناکە ئەو کاتێک کە کەرەنتین بوو ئەو ساڵە کەمترین ڕێژەی توندوتیژی یا تۆمار کرا، بەڵام خۆ معنایەوە نییە کە لەو ساڵە کەمترین ڕێژەی توندوتیژی ڕووی ڕەنگە زۆرترین لەوانەشە زۆرترین بێ لەوانەشە زۆرترین بێ. بۆچی لەبەرەوەی خێزانەکان هەمووی لە ماڵەوە بوون و لەوانەیە بەرێککەوتنی زیاتر ڕوویا بێ لە بینیانە هەر بارودۆخەکە خۆی لە خۆیان نعنی ناخۆش بوو زەختێکی دەرونی لەسەر کەسەکان دروست کردبوو، کەواتە تۆ ناکرێ ئاعتیمادی ئەساسی بکەیتە سەر ئەو داتانە. بەڵام داتاکان شتێکی عامە پێ ئەڵێ کە نسبەتی توندوتیژیەکان لە چ ئاستێکە. ئەنجا ئەم داتانە تەنها بۆ توندوتیژیانەشەکە لە ناو واقعا کرێمەوتمان ڕێژەیەکی بەرزتری توندوتیژیمانەیە کە لە ناو جیهانی ئفترازیە و لە ڕێگەی تەکنەلۆژیای نوێ کرێ کە ڕەنا تۆمارکردنی ئەمەیان زۆر زۆر قورستر و زۆر زەحمەتتر بێ، چکە تۆ ئەوەی کە لە واقعەکە توندوتیژیەکەی کە لە واقعا ئەکرێ مەسەلەن ئەو کەسی کە تاوانەکی بەرامبەرەکرێ ئەچێت سکاڵا تۆمارەکە مەسەلەن ئەچێتە نەخۆشخانە ئەگەر هات و تووشی لێدان بوو بێیان ئازاری پێگەیان دەبێت. بەڵام ئەو توندوتیژیانەی کە لە ناو ئەو جیهانە ئەکرێ ئەمانە چۆن چۆنی تۆمارەکرێ وانەیە لەبەرەوە کرێت ئەو ڕێژەیە زۆر زیاتر بێ، بەڵام تۆمارکردنەکەی ئاسان نەبێت. دکتۆرە هەنگاوی جدی هەیە بۆ ئەوەی کە
بەرەنگاربوونەوەی حاڵەتەکە یان کەمکردنەوەی حاڵەتەکانی توندوتیژی سیرکە وەکو ئەوەی کە هەنگاو هەبێ بڵێ هەنگاو هەیە بەڵام کێشی توندوتیژی لە چیە؟ کێشی توندوتیژی لەوایە کە تۆ شتێکی مادی مەلموز نییە، یعنی شتێک نییە وەکو معمەلێک نییە ئەمڕۆ شتێکی تێبخەیت و بەیانی بەرهەمەکەی و دەستکەوێت. ئەو هەنگاوانەی کە ئەنرێ لەگەڵ مەسلەی توندوتیژیە ئەگەر بەراوردی بکەی بە هەندێک بابەتی تر خاوە، یعنی هێواش ئەڕوا لەوانەیە 10 ساڵی کە نەتیجەکەی دەرکەوێت، لەوانەیە 20 ساڵی کە نەتیجەکەی دەرکەوێت. بۆچی؟ لەبەر ئەوەی تۆ ئیشەکەیت لەسەر هزری خەڵک، یعنی تۆ ناتوانانی فکر و بۆچوونی خەڵک لە ماوەی چەند ڕۆژێکە، لە ماوەی چەند هەفتەیەکە، لە ماوەی چەند مانێکە بگۆڕی. تۆ ئەمە پێویستی بەکات هەیە. ڕەنا ئەگەر هەر هەنگاوێک بندێت لە ئێستا بەڕوبەڕووبوونەوەی توندوتیژی دش بەژنان لەوانەیە ئێمە بەرهەمەکەی لە مناڵەکانمانە ببینینەوە، یعنی بەرهەمەکەی لە نەوەی داهاتوە ببینینەوە و هەنگاوی ژنراوە. یعنی ئەو تا لە هەرێمی کوردستانە چەند ساڵێک لەمەوە پێش مەسەلەن لە ڕێگەی ئەو هەوڵانەی کەیراوە بۆ نمونە گۆڕانکاری لە یاساکانە کراوە کە ئەمە بەشێکی توندوتیژەکانی کەم کردێتەوە. بۆ نمونە ڕێکخراوەکان ڕۆڵێکیان هەبووە لە بڵاوکردنەوەی هوشیاری لە کۆمەلگایە، ئەمەش بەشێکی کەی توندوتیژەکانی کەم کردێتەوە. بەڵام وەکوتم هەنێک جار بارودۆخێکی تازەیەتە پێشەوە واکە دیسانەوە ئەو هەوڵانەی کەیراوە خاوتر ئەبێتەوە. بۆ نمونە ئێستا لە ماوەی پێشوە مەسەلەن هەندێک مەسائلی تر وروژێنرا لە ناو کۆمەلگاوای لێ هاو ڕێکخراوەکان حەزەرتر تەعامل لەگەڵ کەیسی ژنانەکەن لەبەرەوە لەوانەیە هەنگاوەکان هێواشتر ببێتەوە. بەڵام لە هەموو حاڵەتێکە هەنگاو نراوە و ئەبێ هەنگاوی زیاتریش بنرێت، چونکە هەندێک جۆری کێ توندوتیژی هەیە تازەیە، یعنی هەندێک جۆری توندوتیژی هەیە تازە دەرەکەوێت. ئەمە پێویست بۆواکە کە تۆ بیر لەوە بکەیتەوە چه هەنگاوێکی تازە بگرێت. ئێستا هەتا ئێستا مەسەلەن ئێمە هەر باسی ئەوەکەین توندوتیژی بەرامبەر بە ژنان. بۆ نمونە لەلایەن ڕەگەزی نێرەوە بەرامبەر بە ژنەکرێ کەمە زیاترینە و زۆر جاریش باز لەواکرێت کە هەر ژنان خۆیان توندوتیژی بەرامبەر بە خۆیانەکەنەوە. ئەمەش ڕاستە چونکە ناتوانانی نکوڵی لێ بکەیت. بۆ نمونە دیارترین جۆری ئەو توندوتیژیانەی کە ژنێک بەرامبەر بە ژنێکە ئەوەیە کە دایکێک بەرامبەر بە مناڵەکەی خۆیکە کاتێک کە جیاوازی لە بینی پەروەردەکردنی مناڵە کوڕ و کچەکەیەکە، کاتێکە ئەفزەڵێتی زیاترە بە کوڕەکەی بەڵام کەمتر احتیمام بە کچەکەیە، ڕێگری زیاتر لە کچەکەیەکە، ڕێخۆشکردنی زیاتر بە کوڕەکەیەکە. ئێمە کێیکە دایکەکەیکە بە حکومەیە کە پەروەردەکردنی مناڵەکە لە بەردەستی دایکەکە. یان زۆر جار تۆ لە شوێنی کارە ئەگەر هات و خاوەن کارەکەیان لەگەڵ و کەسانێکە لە ژێردەستیان هەردووکیان لە هەمان ڕێگەزی مێبن لەوانەیە کێشەی زیاتر دروست بێت. یعنی ناتوانانی تۆ نکوڵی لەوە بکەی بڵێ هیچ ژنێک ناتوانێت توندوتیژی بەرامبەر بە ژنێ بکە. بەڵام من باز لە جۆرێکی تری توندوتیژیەکەم کەمیان زۆر ناڵم تازەیە، تازە نییە باشە، بەڵام ئەو توندوتیژی کە ژن خۆی بەرامبەر بە خۆیکە. یعنی بۆ ئێمە هەر بیر لە دەرەوەکەینەوە، بۆ ئێمە هەر سەیری دەرەوەکەین، هەرمانەوێت ڕێگری لەو توندوتیژیانە بکەین کە لەلایەن کەسانی ترەوە بەرامبەر بە ئێمەکرێ وەکو ژنێک. باشە ئەو توندوتیژیانەی کە ئێمە خۆمان بەرامبەر بە خۆمانێکین، چکە زۆر جار تو ئەوترێ زەحمەتە تۆ بتوانی بۆ خەڵکەکە بگۆڕی، وانە زەحمەتە تۆ بتوانی مامەڵەکردنی خەڵک لەگەڵ تو بگۆڕی، بەڵام ئاسانە تۆ بتوانی مێشکی خۆت، بیرکردنەوەی خۆت، بۆچوونی خۆت بگۆڕی. ئێخۆ لە ئەخیرە هەموو ڕەتفعلانەی ئێمە کە هەمانە کاریگەرە بۆ ئیعازانەی کە مێشکمان ئەماناتێ. ئێمە مێشکمان چۆن سەیری ئێماکە، چۆن لە ئێمە ئەڕوانەیە، چۆن تێڕوانینی بەرامبەر بە خۆت هەیە، کاریگەری هەیە لەسەر هەستەکانە بەرامبەر بە خۆت و کاریگەری هەیە لەسەر شێوازی مامەڵەکردنی تۆ لەگەڵ دەرەوەی خۆت. ئەگەر ژنێک خۆی لە ناو خۆیان هەست بە کەمی بکە، ئەگەر ژنێک خۆی لە ناو خۆیان ڕێگە بە خۆی بابۆی کە بەرامبەرەکەی توندوتیژی بکاتە ئەمە خۆی یەکەم جار توندوتیژی بەرامبەر بە خۆی کردووە. یعنی ئەمە گەر بمانوێ ڕێژەی توندوتیژیەکان کەم بکەینەوە بێ یەکەم جار لە ژنەکانەوە دەست پێ بکەین، چۆن وا لە ژنەکان بکەین سیقیان بەخۆیان بێت، چۆن وا لە ژنەکان بین بکەین ڕێگە نەیە بۆی کە توندوتیژی بەرامبەر بکرێت، چۆن وا لە ژنەکان بکەین بتوانێت ڕێی خۆی دەربڕێ، بتوانێت قسە بکە. بۆچی؟ لەبەرەوەی تۆ لە مناڵیەوە وەکو ژنێک وەکو ڕەگەزێکی مێ هەر لە مناڵیەوە پەروەردەکرای کامیشا بێ بێدەنبی، نابێت ڕێی خۆ دەربڕی، نابێت تعبیر لە هەستەکانە بکەی. قەزدم ئەوەیە تعبیر لە هەستەکان وەکوی هەستەکانە دەربڕی ڕێگە پێدراوە، بەڵام ئەوەی کە
ناڕەزایی دەربڕی ڕێگە پێدراو نییە چۆن دایمەن کەسێکی نەرمونیان و بەخشندەبی چۆن دایمەن کەسێک بیاعتیمادە لەسەر ئەوانی تر بێ دایمەن پاشکۆبی دایمەن چاوەڕێ بکەی خەڵکی تر ئیشەکانە بۆ بکە ئەمە بە مروری زەمن لە ناو ناخ و دەرونی توە کەڵەکابە کە کەڵەکە بوو دوای وای لێ ئیتر هەموو بیر و بۆ چوون و بیرکردنەوەی تۆ بە تەواوەتی لەو چوارچێوە خوێتەوە لەسەرەوە ئەساسەش تۆ سێری خۆتەکەی دوجاریش لەسەرەوە ئەساسە ڕێگە بە بەرامبەرەکەتی چۆن مامەڵە لەگەڵ تۆ بکە ئەگەر من کەسێک بم لە مناڵیەوە هەست بکەم کە من هەمیشە پێویستم بە کەسانی ترە بۆیە ڕێگە بە ئاسانی بۆوانی ترێم کە بەکارم بێنن بۆ بەژەوەندەکانی خۆیان لەبەرەوە ئێمە ئەوەی کە گرینگە ئەوەیە کە ژنان هۆشیار بکەنەوە سەبارەت بۆ توندوتیژانەی کە خۆیان بەرامبەر بە خۆیانەکەن پێشەوەی کە باز لەوە بکەین کە کۆمەلگا بەرامبەر ئەوانەیەکە چکە ئەگەر هاتوو ئێمە ژنەکان وای لێ بکەین کە چۆنە لە هێڵێکی بەرگری بۆ خۆیان دروستکەن ئەو کاتە زۆر زەحمەتەکە چواردەور ئیتر ڕەگەزی نێرەیان مێ بتوانێت ئەو سنووریان ئەو هێڵە ببەزێنێ و بتوانێت توندوتیژی بەرامبەر بکە لەبەرەوە ئێماگەر بمانێ هەنگاوەکانمان چڕ بکەینەوە بەئێستا یەکەم جار ئیزیش لەسەرەوە بکەین کە ژنەکان کەسێتێکی بەهێزیان بۆ دروست بێ کەسێتێکی وایان بۆ دروست بێ کە بتوان بڵێن نە سەبارەت بۆ لیانەی کە بەرامبەرێکرێ نە سەبارەت بۆی کە ئیستیغلالەکرێ نە سەبارەت بۆی کە بەکارە هێنرێت بۆ مەبەستی تایبەتی نە سەبارەت بۆی کە ماوەیەکی زۆر ئیشی پێکرێت لە بەرامبەر داتێک کەم نە سەبارەت بۆی کە ڕێگەی پێنایرێ بگاتە پۆستە باڵاکان بتوانێت ئیمتیازات بەدەستبێنێ یعنی ئەبێ ژنەکان یەکەم جار بەرامبەر بە خۆیان هۆشیار بنەوە و هەست بە بوونی خۆیان بکەن لە ناو کۆمەلگا ئەو کاتە ئەتوانن ڕێگری لەو توندوتیژانەش بکەن کە لە چواردەوە بەرامبەریانە باشە ئاماژەت بۆ کردلەوەی کە ژنەکانە بێت لە ناو کۆمەلگا هەست بە بوونی خۆیان بکەن کە ئەمە سەرەتا لە ناو خێزانەوە دەست پێ ئەکات لە پرۆسەی بەخێوکردنەکەەوە لە ناو خێزانە بەڵام ئەگەر لە ناو خێزانە ئەوەی دەست نەکەوێت هەنەجار ئەبێت لە پرۆسەی پەروەردەیە لە خوێندنەکەیە لە خوێندنگاکەیە ئەمە بکرێت لەوەی کە ئەم ژنە ئەم مناڵە هەر لە مناڵیەوانێ کە کچێکی بچووکە هەست بکات بەوەی کە هەموو مافێکی هەیە بۆی کە خۆت وتت بە هەموو شتێک نەڵێ بەڵێ ئامادە نەبێ بۆ هەموو شتێک و وشەی نەخێری هەبێت لە بەرامبەر ئەوەیە لەوانەیە ژنەکانی ئێمە تا ئێستا هەندێکیان بترسن لە وشەی نەخێر ئەگەر لە شوێنی کارەکانە بێت لەوە بترسن کە کارەکەیان لە دەست بن ئەگەر لە ماڵەوە بێت لەوە بترسن کە توندوتیژیان بەرامبەر بکرێت یاخود ڕێگەیان پێنەدرێ بۆ ئەو کارانەی کە خۆیان ئەیانەوێت کەواتە تا چەند گرنگە ئەگەر ئێمە لە ناو خێزانەکانشمانە ئەوەمان دەست نەکەوێت لە پرۆسەی خوێندنە ئەم کارە جێبەجێ بکرێت سیرکە خۆی عادەتەن دروستکردنی کەسێتی مرۆڤ بە یەک کەناڵ نییە بە چەند کەناڵێکە ئەمانە پیانەوترێ کەناڵەکانی پێگەیاندنی کۆمەڵایەتی ئەو کەناڵانی بەرپرسن لە دروستکردنی سیفات و خەسڵەتەکانی کەسێتی مرۆڤ یەکێکیان خێزانە یەکیان وەکوتە خوێندنگە یەکێکیان هاوڕێیە یەکێکیان ڕاگەیاندنە و یەکێکیشیان مەسەلەن دامەزراوە ئاینیەکان و دامەزراوەکانی تری ناو کۆمەلگا ئێمە لە ناو خێزانە پێویستەکە مامەڵەکردنی باوکو و دایکەکان لەگەڵ مناڵەکانیان گۆڕانکاری بەسەرابێ ئەبێت ناکرێت تۆ ئێستا مەسەلەن لە سەدەی 21 مناڵەکانە بە شێوازێک پەروەردە بکەی کە خۆت لە سەدەی 20 مەسەلەن لە ساڵانی 60ەکان 70ەکان 80ەکانە خۆتیان پێ بەخێو کردو ینی تۆ ناکرێت ئەو پەروەردەکردنی کە خۆت وەرەگرتووە لە خێزانەکە و کە چەندین دە ساڵی بەسەرا تێپەڕیەوە بێ بە هەمان ئەسلوب مامەڵە لەگەڵ مناڵەکە بکەی لەبەروی گۆڕانکاری لە دنیا ڕوویاوە ینی ئێستا ناتوانین بڵێ گۆڕانکاری لە کۆمەلگا ڕوویاوە چونکە شتێک نەماوە نای کۆمەلگای لۆکاڵی بێ ئێستا شتێکی پێوترێ بە جیهانی بوون سنووری جوغرافی وڵاتەکان نەما ئەو شتێکە لە ئەمریکا ڕوویە ئەوەی لە شوێنێکی کە ڕوویە ڕاستەوخۆ کاریگەری هەیە لەسەر کۆمەلگا لۆکاڵەکەی تۆ بۆیە ئەبێت دایک و باوکەکان شێوازی مامەڵەکردنیان لەگەڵ مناڵەکانە بگۆڕێ ئەچمەوە سەر پرسیارەکەی کە بەڕێزی کردە بۆچی ئێمە نەتیجەکانی یەکتری نابینین وەکوتم تۆ ئەگەر ئێستا شێوازی پەروەردەکردنی مناڵەکە بگۆڕی کاتێک کە مناڵەکە گەورە ئەبێت ئەچێتە تەمەنی بڵین 20 ساڵەوە 30 ساڵە ئەنجا نەتیجەی پەروەردەکردنەکەی خۆت ئەبینیتەوە ئەنجا ئەزانی کە چی ڕاست بۆ چی غەڵەت بۆ لەبەرەوە یەکەم خاڵ ئەوەیە کە خێزانەکانە دووەم شت مە خوێندنگایە خوێندنگا عادەتەن دایک و باوەک عفۆ مامۆستا ڕۆلی دایک و باوکە گرێ لە ناو مەکتەبە ئەو شێوازی مامەڵەکردنەی کە مامۆستاک لەگەڵ مناڵەکانێکە زۆر کاریگەری هەیە لەسەر مناڵەکان و زۆر جاریژەوترێت کە مناڵە چێتە خوێندنگاوانی متەئسیرە بە مامۆستاکەوە متەئسیر نابێ بە دایک و باوکی چونکە دایک و باوک شێوازی پەروەردەکردنێکی دیموکراسی لەگەڵ مناڵە بەکارێنێ بەڵام لە ناو مەکتەبەکانە تۆ مناڵ فێری ئیلتیزامەکرێ بێ پابەند بێ بە
دەوام پابند بێ بە جلوبەر پابند بێ بە هەڵسو و کەوتەکانی پابند بێ بە جوڵەکانی پابند بێ بە قسەی مامۆستاکان زۆر جاریش مامۆستاکان هەرخواان لە خوان نابن بە نمونەی باڵا بۆ مناڵەکان بۆ هەرزەکارەکان ئەو ڕفتار ڕۆ سوکەوتانی کەیکەن ئەو قسانەی کەیکەن کاریگەریە بێ لەسەر مناڵەکان لەسەرەوەی کە چۆن ئەم قسانە وەرەگرێ کە چۆن ئەم شێوازی ڕفتار ڕۆ سوکەوتانە وەرەگرێ لەبەرەوەگەر هاتو مامۆستایەک خۆی باوەڕی بە یەکسانی و دادپەروەری هەبێ لە بینی کوڕ و کچاو بە شێوازێک لە قسەکردنی لە ڕفتار و سوکەوتی یەکسانی و دادپەروەری لە بینی کوڕ و کچەکە بکە ئەمە کاریگەری بێ لەسەرەوەی کە ئەم مناڵەکیان ئەم هەرزەکارە کوڕ و کچانەش فێری ئەو ئوسلوبا بن کە مامۆستاکە بەکارێنا یەکی کە لەوانە پرۆگرامەکانی خوێندنە ئەو جیاوازیانەی کە لەناو پرۆگرامەکانی خوێندنە ئیتر لە وێنەیە کابێ لە تعبیرێک کابێ لە هەر شتێک کابێ لە بینی کوڕ و کچاکرێ ئەمەش دیسانەوە کاریگەری بێتەوە لەسەریان بەڵام لە ئێستاە ئەوەی کە ڕۆڵی زۆر کاریگەری هەیە لەسەر پەروەردەکردنی ئینسان لەسەر دروستکردنی سیماکانی کەسێتی ئینسان ڕاگەاندنە ئەسان لە زۆر شوێنە ئەوترێت کە ڕاگەاندن ئێستا باوکی ڕۆحی مناڵەکانە ئەوترێ کە ئەوەنەی یانیوانی کە لە بواری پەروەردەی ئیشەکان ئەڵەن ئەوەنەی کە ئێستا مناڵ یان هەرزەکارێک گەنجێک پەروەردەکردنی و دروستکردنی کەسێتی بەدەست ڕاگەاندنە ئەوەنە بەدەستی دایک و باوک نەماوە بۆچی لەبەرەوەی ئێستا دایک و باوکەکان هەمووی سەرقاڵن چکە ئەو ساگەر باوک لە دەرەوە ئیشێکرد دایک لە ماڵەوە خەریکی پەروەردەکردنی مناڵ بوو ئێستا دایکەکانیش پێ بەپێی باوکەکان لە دەرەوە ئیشەکان کاتێکی کەمتر ماوەتەوە بۆی کە چیان بە مناڵەکانیان بکرد و دوای ئەوە ئێستا هەموو مناڵێک یعنی زۆربەی زۆریان ژووری تایبەتی خوانەیە ئایپادێ موبایلێکی تایبەت بەخوانەیە یعنی دایکەکان دایک و باوکەکان ڕەنە بەهۆی سەرقاڵی ژیانی ڕۆژانیانەوەی تر بۆی ئیشکردنی لە دەرەوەی ماڵەوە لە ناو ماڵە نەپەرژێتە سەرەوەی بە بەردەوامی متابعی مناڵەکەی بکا بزانێ خەریکی چییە بۆیە ئەم مناڵە زۆربەی زۆری کاتەکانی یان ئەم هەرزەکارە زۆربەی زۆری کاتەکانی لەگەڵ و تەکنۆلۆژیە بەسەرەبا کە بەدەستیوێتی هەموو ئەو پەیامانی لە ناو تەکنۆلۆژیە وەرێگرێ هەمووی لە ناو مێشکیا جێگیرە بێ دوجار کەسێتێکی تەکنۆلۆژیە یان ڕاگەاندندا ڕێژێ یعنی ئەمە وای لێ ئەکات ئێمە ئەگەر بمانەوێت گۆڕانکاری لە دید و بۆچوونی کۆمەلگای بکەین سەبارەت بە ڕەگەزی نێرومێ ئێمە گەر بمانەوە تونند و تیژیەکان بە ڕەگەزی مێ بەرامبەر بە ڕەگەزی مێ کەم بکەینەوە ئەگەر ئێمە بمانەوە کەسێتێکی بەهێز کەسێتیە کە متمانەی بەخۆی هەبێ کەسێتێک کە ئیش بکە لەسەرەوەی کە بوونی خۆی بسەلمێنە لە ناو کۆمەلگایە بۆ ژنان باشترین ڕێگە ئێستا ڕاگەاندنە لە ڕێگەی ئەو بەرنامانەی کە هەیە لە ڕێگەی ئەو کورتە فلیمانەی کە هەیە لە ڕێگەی هەر شتێکەوە پیشاندانی نمونەی ژنێکی بەهێز ژنێک کە ئاعتیمادی لەسەر خۆیەتی ژنێک ئەتوانێت لەسەر پێەکانی خۆی بۆسە ژنێک کە خوێندەوارە ژنێک کە شەهادەیەکی بەرزیەیە ژنێک کە ئیشەکە ژنێک کە بە ڕەنجی شانی خۆی ئەتوانێت بژێوی ژیانی خۆی و خێزانەکەی دابین کە زەقکردنەوەی ئەم نمونانە لە ناو ڕاگەاندنا لە ناو سۆشیال میدیا یارمەتی ئەیە بۆی کە ژنانێکی بەهێز و بەتوانە لە کۆمەلگایە بەرهەم بێ چکە مناڵ ئەیبینێ هەرزەکاری بینێ ئەمانە دووبارەکردنەوەی بەردەوامی واکە ئەم وێنانە لە ناو مێشکیا چەسپێت دوجار ئەو نمونەی کە لە ناو سۆشیال میدیا بڵاوەکرێتەوە ئەمە ئەبێ بە نمونەیەکی باڵا کە هەرزەکارەکانمان گەنجەکانمان مناڵەکانمان ئایانەوێ چاوی لێ بکەن و دووبارەی بکەنەوە چکە عادەتەن لە دروستکردنی کەسێتی ئینسانە لە پەروەردەکردنی مناڵە ئەوەی کە زۆر کاریگەری هەیە لەسەر پەروەردەکردنی ئەو شتانەیە کە بە چاوی ئەیبینێ ئەوانەی کە تێبینیەکە ئەوانەی کە لاسایی کاتەوە لەبەرەوە باشترین منبەرێک بۆی ئێمە بتوانین کەسێتیەکی سەرکەوتو بۆ مناڵەکانمان بۆ هەرزەکارەکانمان بۆ گەنجەکانمان بە تایبەتی ڕەگەزیمێ دروست بکەین ڕاگەاندن و تەکنەلۆژیای نوێیە بۆ وێنانەی کە بڵایەکەنەوە ئەچمۆ سەر بیداەتی قسەکەم بۆ وتم ئێمە زۆر جار ئێمە خۆمان ینی کە ئەڵێم ئێمە قەستم ئێوەیە وەکو ڕاگەاندنێک وەکو ئێمەکەینە ناو بەرنامەکانی بڵین کەناڵە ڕاگەاندنەکانەوە ئەو وێنە ژنانەی کە ئەمیشە قوربانیە و تونند و تیژی بەرامبەرەکرێ وتمان ئەمە دووبارە بێتەوە ئەی ئەگەر عەکسەکەی بکەی وانە ئەویش دووبارە بێتە کاتە تۆ لە بری ئەوەی ژنێکی زعیف و لاواز و بێدەسەڵات کە ئەها چۆن لێیراوە ئەها چۆن تونند و تیژی بەرامبەر کراوە ئەها چۆن سوکایەتی پێ ئەکرێ ئەها چی پێ ئەکرێ پێچەوانەکەی پیشانبەی بەڵێ و چەندین ژنی بەتوانامان هەیە کە ئەمانە توانێت و نموزەجێک زەق کرێنەوە لە ناو سۆشیال میدیا لە ناو کەناڵەکانی ڕاگەاندن ئەو کاتە ئەمانە ئەبنەوە بە نمونەی باڵا نەک هەر لە مێشکی ژنەکانە ئاچەسپێ لە مێشکی پیاوەکانی ئاچەسپێ لە مێشکی کۆمەلگاکەش ئاچەسپێ و دوجاریش تەسەور ناکەم ئەو کێشەیە دروست بێت کە ئەڵەن
پیاوان لە سەرکەوتنی ژنان ئەترسن زۆر جار ئەم قسەیە کرێ باکسەوە منەڵێم ئەگەر بەواقعی لی تێبگەی تو ئەبێ وەکو پیاوێک شانازی بۆ بکەیت کە کچێکی هەبێ خاوەن کەسایەتێکی بەهێز بێ لە بری ئەوەی تۆ ببی بە پارێزەری شەرەفی ئەو کچە خۆی ئەبێ بە پارێزەری شەرەفی خۆی لە بری ئەوەی کە تۆ دانیشی مستەمر چاودێری بکەین نەوەکو شتێک بکە لەسەر شەرەفی تۆ بنە ماڵەکە بکەیە وای لێ بکەی خۆی ببێ بە پارێزەری خۆی وا لە خۆی بکە نەتوانێت کەس دەستدرێژی لەسەر بکات تونند و تیژی بەرامبەر بکات چکە لە ئەخیرا ئەگەر مەسەلەکە ترس بێ ئینسان ئەتوانێت ئەو کاتێک کە باوکی یابراکی چاوی لەسەر نەبوو زۆر شتەیە بیکا بەس ئەگەر خۆی ببێ بە ڕقی بەسەر خۆیەوە ڕێگە لە غیابی هەمووشیانە ڕێگە تونند و تیژی بەرامبەر بکرێ ئەمە لە لایەک ترەوە مەسەلەن پیاوێک ئەگەر ژنێکی بەهێزی هەبێ کەواتە مناڵێکی بەهێزیش پەروەردەکە و ئەمە دوجار پیاوەکە دوو جار استیفادەی لێکال هەم ژنەکەی خاوەن کەسایەتێکی بێزە کە ئەتوانێت اعتیمادی بکاتە سەر لە غیابی خۆیان و لە هەمان کاتیشا مناڵێکی بەهێزی بۆ پەروەردەکە و لە هەمان کاتیشا وەکوتمان ئەو برایە کە خوشکێکی بەهێزی هەیە ئەو کوڕی کە دایکێکی بەهێزیە ئەمانە ئەو ڕەگەزیمەیە لە جیاتیەوەی بێ بە ترس بۆ سەری ئەتوانێت بەعکسەوە شتێک بێت کە سوودی هەبێت بۆ هەم ژیانی خۆی هەم ژیانی خێزانەکەی و هەم مناڵەکانی خۆش بە دکتۆرە پرۆفیسۆر دکتۆرە ژیا عەباس دکتۆرا لە بواری ژنان و گەشە پێدانی مرۆیی زۆر خۆشحاڵ بین کەمڕۆ لە بەرنامەکەی ئامادە